بۆ هاوتاکردنی موچەکانیان لەگەڵ هاوشێوەکانیان لە ناوەند خاوەن پێداویستە تایبەتەکانی سلێمانی خۆپشاندانیان ئەنجامدا و داوا دەکەن وەک چۆن موچەی خانەنشینان هاوتاکرا ئەم هەنگاوە ئەوانیش بگرێتەوە. نیگەرانی کەمەندامان زۆرە، حەز زۆرە. ئێستاکەنە کەمەندامان زۆر غەدر لێکراوە. داواکارم لە حکومەت تۆزیە بچێتە خۆیان. داواکارم لە حکومەتی بەڕێز نەکوا بەڕێز نابەڕێز. ئەم پەیامە ئێمە بگاتە جێ بەس بە پەلا ئەم هەفتەکە هاتەوە مەعاشا و با مەعاش ئێمە شێتە سەر بەقا تۆ حتا هەر مسکاڵە زیاو بکە. ئەمە پەیامە بگەین چی وەکو فەرمانبەر چی وەکو کەسوکاری خاوەن پێداویستیتە بگەم کەچەکەم ئۆتیزمە یعنی هیچ شتێکی ئەمۆ نەکراوە بەڕاستی ئەم هەموو وعد و درۆیە کە بە خەڵکی ئێمە ڕاستی عیبە حکومدارەتی وا نابێ بەڕاستی دەوڵەتدارەتی وا نابێ و میشتی پارتی من ناون حکوومەتی لیستی موچە چکە بەڕاستی بەس لیستی موچیان بەدەسەوەماوە هیچ هین ئەوامرێکیان بەدەستەوە نەماوەڵێ بەدەست ئەمانویان ئەگە بەدەستیان من نایکەن چکە لە 30 ساڵی ڕابردووە بە هەر نەیانویست شتێ بکەن بۆیە من داوالەکە خەڵکەم چی شتێ چی بەی شێوێک ئەم زموزاردەی قبول نەکرێ بەڕاستی. زۆرترین موچەی خانەنشینی تایبەت لە هەرێمی کوردستان 150,000 دینارە و وەکو خۆیان دەڵێن 3 بەرامبەر کەمترە لە پێداویستەکانی ژیانیان. هۆشداریش دەدەن ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت ڕێگای بەغدا دەگرنە بەر. داواکارمان لە حکومەتی عێراقەکە ئەم مەعاشە بۆ من کەمەندامانە خۆم یەکێکیان بووم لە وەختی خۆی وتیان کاکە چیت هەیە بۆم لە زمانی منەوە وتیان چیتانە بۆ کەمەندامان وتان مەعاش بەخوا بمبیستاوە قاریب وانەکردم وتم بۆ کەماندامان ئەوانە مانگی 30,000 بڕیەوە کەماندامان لەسەر زمانی من ئێستا ئاوازیای کردووە تا ئێستا ئەم مەعاشەش بەشیان ناکە کرێچین بچێتە سەر بەغا زۆر باشتر بوو. هیچ نایکەن حکومەت نایکە هیچ وڵاتێکیش بەقەی وڵاتی ئێمە داهاتی نییە. دەنگدانەکەیان دەرگا بە دەرگاگەڕن ئەی بۆ مەعاشی مناڵەکانمان کە کەمەندامە بۆ هیچیان بۆ ناکەن. ئیسە وەختی دەنگدان تێتە بزانە چۆن ماسا بۆ خەڵکاکەن ئەو پەنجان ئێمە خەڵوزۆ کە بۆ بانە دەنگی پێ بدەم باشە لە بریەوەی کە دەنگیان بۆ بدەم. هاتوون داوایەکەن چی بکەن؟ حەقی خۆمانەکەین ئەڵین مەعاشیان بۆ دابینکەن ئەوەی کە مەعاشی کەمە بۆی زیادکەوانی کە مەعاشی نییە بۆیان دابینکەن. گربوونەوەی ئەوان لە بەردەم باخی گشتی سلێمانی بۆ ئەوە بوو تا بە حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم بڵێن چیتر چاڕوانی ئەوە ناکەن 100,000 دیناریان پێ بدرێت بۆ ئەوە بوو تا ئێرە کۆتایی ئەم نادادیە بێت کە چەندین ساڵە لێیان دەکرێت. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.